بەردەوامین بریتەکانی کۆنسێرتی کەمال محەممەد کە تایبەت بە نەخۆشخانی هیوا ئەم کۆنسێرتە سازەکات لە ئێستادا بریتەکان بەردەسە بۆ فرۆشتن و دەتوانن سەردانی بنکەکان کانکە و شوێنانەی دیاریکراون بۆ فرۆشتنی بلیتەکان کە ئەم کۆنسێرتە تەواوی داهاتەکەی دەنێرێت بۆ نەخۆشخانی هیوا بۆ توشبوانی شەرپەنجە و ئەم کۆنسێرتە بە ناونیشانی هیواوەیە و پاڵ بە پاڵپشتی دەستگای میدیایی کورسات ئەم کۆنسێرتە بەڕێوەچێت. کاکبرەر سڵاو لەبێت خەڵک زۆرە پرسێت هەوادارانی هونەرمەند کەمال محەممەد خێرخوازان زۆرە پرسن کە بلیتەکانی کۆنسێرتەکە لەکوێ دەستەکەوێت کەی بەردەستە بێ بۆ هاوڵاتیان. زۆر سپاس بۆ کورساتی ئازیز. ئێمە لە سەعات 5 ئەمڕۆ لە باربێرە لە ڤۆگ لە جان کافێ بەردەستە ئەتوانن بڕۆن لەوێ بلیتەکانیان وەرگرن. بلیتەکان چۆنە؟ چ ئاستێکی تیا نرخەکانی چۆنە؟ سلڤەری تایە نۆرماڵی تایە VIPەکان 30,000 سلڤەرەکە 20 نۆرماڵەکە 10,000. تا لەمڕۆ بلیتەکان بەردەستە بێت لەو شوێنانەی کە باس کرد. پێم بڵێ ئامادەکاریەکان بۆ کۆنسێرتەکە گەیشتۆتە چه ئاستێک و کارەکانتان چۆن بەڕێوە دەچێت؟ بە هاوبەشی دەستگای میدیایی کورسات دایمی خاوپاڵپشتمان بووە. ئێمە ئامادەکاریمان کردووە لە چەند ڕۆژێکی داهاتووە ساوندچێک و پرۆڤە دەکەین بۆ کاکەمال. ئیتر هیوادارم کارێکی زۆر جوان بە هاوبەشی لە کورساتی ئەزیز کارێکی جوان بکەین. هەمویان مادوم پێمانەوە بە جەنابیشتەوە بۆ کاکەیەشەوە. ئیشەڵا ئەتوانین من دڵنیام لەوەی کە بلیت نامێنێ هەر کەسێک ئێوێ بڕوات زەختێکی زۆرمان لەسەرە. تەسەوەرەکەم بتوانین ڕۆژی دووهەم لە خزمەتیان نابین. واتە تا هەرچی زووە و کەسانی پێدەیانەوێت خێرێک بکەن بۆ خۆیان زوو بلیتەکانی خۆیان بەردەستخن بۆ ئەوی تاوەکو بتوانن بلیتەکان بەدەست بێنن. بەڕاستی من دایمی خواوتومە شاری سلێمانی ئیحساسێکی زۆر گەورەیان هەیە. بەڕاستی سپاسی یەک بە یەکیانەکەین. یانی ئێستێشا بلیتەکان بەدەستمەوەیە خەڵک هاتووە داوایەکە هەم بۆ خۆشەویستی کاکەمان هەم بۆ خەسانی هیواکە ئەو ئەزیزانەمان لەوێن. بەڕاستی من دڵنیام لەوەی کە ئەمڕۆ تەسەورەکەم سۆڵاوت بەیانی نەمێنێت. ڕیزی دووهەم ئەمەش کورسیە. کورسی دوو.